خولەکە لەلایەن هاوپەیمانان KTCC کرابەوە بەتالیۆن یەک لیوای چاری سەنگەر بەشداری کرد ماوەی 6 هەفتەی خەیان تا 280 کەس بەشداری کرد گرنگی ئەو خولەی ئەوە بوو ئێمە پێشمەرگەکانمان فێری هەندێک پرانسیپی سەربازی و هەندێک ئەرکەکانی سەربازی لە تیۆری لە مەیدانی و فێری مەشقێکی نوێشمان کە لەن هاوپەیمانانەوە هەموو ساڵێک ئەو بەرنامە هەیە خولەکەش بە ناوی ئاسایش ناوچە بەرفراوان بووە. Welcome to all our distinguished. It is a pleasure for me to be invited to this ceremony as the liaison officer of the KTCC, representing our commander, Colonel Fantastico. جێگەی دڵخۆشیە بۆ من کە داوەت بکرێم بۆ ئەمڕۆ ڕسما وەکو بەرپرسی هەماهەنگی KTCC نێنوێنەرایەتی فەرماندە کۆنۆڵێ فانتاسیۆ فەرماندەی KTCC. We, as coalition forces within the Kurdistan Training Coordination Center, were very eager to help you with your training during this course in order to achieve this honorable result. ئێمە هەروەک هێزی هاوپەیمانان لە سەنتەری هەماهەنگی مەشقی کوردستان زۆر بە پەرۆژ بووین بۆ ئەوەی یارمەتی ئێوە بدەین لە ماوەی ئەم خولەی مەشقەدا ئەم ئامانجە نایابە بەدەست بهێنین. I specifically want to thank the German, the Finnish, the Italian, the Slovenian coalition trainers for this combined effort. Our combined knowledge and experience make the difference to these units. ئەمەوێ بەتایبەتی سوپاسی ئەڵمانیا، فینلەندا، ئیتالیا سوپایەکانیان بکەم و هاوکاری ڕاهێنانی هاوپەیمانان بێکەوە بکەم. بە هاوبەشی زانیاری و شارەزاییەکانمان بێکەوە ئەمەیە جیاوازی ئەم مەشقە بۆ یەکەیە. They are able to fight when they need to fight. ئێوە ئەتوانن شەڕ بکەن کاتێک شەڕکردن پێویستە. Thanks for your contribution, a job well done. سپاس بۆ هاوکاریتان، ئیشێکی نایەبتان کردووە. Especially wants to thank these warriors in front of us who are receiving their certificate here today. ئەمەوێ بەتایبەت سوپاسی ئەو جەنگاوەرە درێرانە بکەم ئەمڕۆ لە بەردەممان وەستاون بۆ ئەوەی بڕوانامەی دەرچوونیان وەربگرن. Just like your comrades from previous training, you gave all your best during the training. All despite the harsh time and situation many of you and your family have to work and live in. هەروەکو هاوڕێکانتان لە خولی مەشقی پێشوو ئێوە بۆ پەڕێتوانەکانتان بەکارهێنا لەم خوڵەی مەشقەدا هەرچەندە لەوانەیە هەندێکتان ئاڵنگاری زۆر بەردەمی گرتوون لە ژیانی ڕۆژانە و ناوماڵتان. We both learn from the mutual experience and want to become better soldiers. ئێمە فێر بووین لە شارەزایی هاوبەشیمان لەگەڵ یەک کە ئێوە دەتانێت ببنە سەربازی باشتر. The coalition trainers were therefore more than willing to support you in order to complete and enhance your fighting skills. لەبەر ئێمە ڕاهێنانی هاوپەیمانان زۆر بەجددی ئەمانەوێت پاڵپشتتان بکەین بۆ تەواوکردن و پەرپێدانی توانەکانتان بۆ شەڕکردن. You, in spite of all difficulties and sometimes bad weather conditions, try to become better soldiers no matter what. ئێوە لەگەڵ هەموو زەحمەتەکانەوە هەندێک جار لەگەڵ ئەوەی کەش و هەوا لەبار نەبووە بۆ مەشق بەڵام لە هەوڵەکانتان بێ ئەوەی ببن بە سەربازی باشتر گوێت بە زەحمەتەکان و نەداوە و بەردەوام بوون